هەوڵی سەرەکی پرۆگرامی بەیانی خان باس لە دیداری شێخ نووری شێخ ساڵح حەکیم پێمان باش بوو کە گفتوگویەکی هاوڕێیانە بکەین لەسەر ئەم بابەتە لەگەڵ زۆر بەڕێز کاک شاخەوانستیر کە بەڕێزیان خاوەنی بیرۆکە و هەروەها سەرپەرشتیاری گشتی ڕەخنین. کاک شاخەوانسڵاو لێ بەبیانی باش بەخێر بێت. کاک شاخەوان پێمان خۆشە کەمێک لەسەر ئەو دیدارە قسە بکەین، دیداری شێخ نووری شێخ ساڵح. خۆم بینی ومە لە هەندێک ڕاگەیاندنەکاندا قسە لێوە کردووە، بزانین ئەو دیدارە چییە بە هەندێک ڕوون بێ لە لای بینێران و گوێگرانمان. لە ڕاستیە دیداری شێخ نووری شێخ ساڵح بۆ ڕەخنەی ئەدەبی ئیشکردنێکی جددیە دەربارەی پرسی ڕەخنە، چونکە ئێمە لە ماوەی ڕابردووە قسەمان زۆر لەسەر دەربارەی شیعر و چیرۆک و ڕۆمان و تەنانە ژانەرەکانی تری ئەدەبیش کردووە، بەڵام ئەوەی کە کەمترین قسەمان لەسەر کردوەوەی کە کەمترین ئاوەڕمان لێهاتۆ مەسەلەی ڕەخنە بۆ لە کاتێکە ڕەخنە بەشێکی گرنگی دنیای ئەدەبیاتەوە. ڕەخنە توانێت زیندوێتی بە دەقەکان بدا، ڕەخنە توانێت لایەنە تاریک و ناڕۆشنەکانی دەقمان بۆ ڕۆشن کاتەوە، ئەتوانێت جم و جوڵ دروستکەوە. هەموو ئەو دەقە زیندوانی کە لە دنیاشا لە ناو کتێبخانەکانی دنیاە بەناوبانگن و دەقانە بوون کە ڕەخنەگەر قسەی لەسەر کردوون و توانیوێتی گفتوگویان دەربارە کە هەر بۆ نمونە ڕەخنەگری گەورەی جیهانی باختین کە لەسەر دستۆفسکیە نووسێ. دستۆفسکی ئەوەندەی ترە ناسرا گەرچی دستۆفسکی بۆ خۆی کەسێکی بلیمەت و گرنگە لە ناو دنیا دەبیاتە، بەس کاتێک کە باختین لەسەریە نووسێ دیوێکی تری دستۆفسکیمان پیشانەیە. لەبەرەوە مەسەلەی ڕەخنە زۆر گرنگە. من بیرم لەوە کردەوە کە ئێمە لە ڕێگەی دیدارێکەوە بتوانین پرسە بوروژێنین، ئەوش لەسەر دوو ئاستێکیان وەکو بۆنەیەکی ئەدەبی کە کۆمەڵێکی زۆر لە ئەدیبان و ڕەخنەگران و نووسەران و ئەوانە پێکەوە کۆ بکەینەوە، وەکو جارێکی تر کۆبوونەوەیان لە شوێنێک وەکو تەعاڕوفێک و یەکتربینینێک و گفتوگۆکردنێکەوەوانە. لەسەر ئاستی دووەمیشانەوە بوو کە ئێمە نۆ توێژینەوە نۆ پانێڵمان هەڵبژاردنەوە لەو پانێڵانە هەرێکیان قسەکردم و لەسەر گۆشەیەک لە گۆشەکانی ڕەخنە، لەسەر بابەتێک لە بابەتەکانی ڕەخنە و هاتی نەم ئەم نۆ توێژینەوەیمان لە کتێبێکا چاپ کرد. کتێبەکەمان لە ڕۆژی دیدارەکە بێ بەرامبەر بڵاو کردەوە و دڵنیام ئەو کتێبا بێ بە سەرچاوێکی زۆر باش بۆ لە مەودوا دەربارەی ڕەخنە، ینی هەرکەس بیەوێ دەربارەی ڕەخنە بخوێنێتەوە یان نووسینێک بنووسێ یا لێکۆڵینەوەیکێ بێت توانێت بێگومان ئەو کتێبی دەستکەوێەوە سوودێکی زۆر لەسەر لەو کتێبا بینی. ئەڵبەتە هەموو ئەم دیدارە بە سوپاسێکی زۆرەوە دامەزراوەی کەریمی عەلەکە سپۆنسەریان کردبووە بەرهەمی ئەوانە و خودی زۆر بەڕێز دکتۆر تەها ڕەسوڵ سپۆنسەری شەکی کردبوو لە پژی شەکەوە بوو. ئەگەر هیمەت و دڵسۆزی ئەوان نەبووایە من نەمەتوانی کارەکە بکەم. ئەوە بوو دیدارەکە پێشوازێکی زۆر باشی لێکرا، کۆمەڵێکی زۆر لە بەرپرسانی حزبی و حکومی و ئەدیبان و ڕۆشنبیران و نووسەران ئامادە بوون و لە نێوان توێژەرەکان و بڵێن پانێڵستەکان و ئامادەبوانی گفتوگویەکی زۆر دەربارەی بابەتی ڕەخنە و پرسی ڕەخنەکرا. بەڵێ کاک شاخەوان، بۆچی شێخ نووری شێخ ساڵح ئایا ئەمە یەکەم جارە تۆ لەم جۆرە لە بیرۆکانە هەبێ کاری لەسەر بکەی یاخود پێشتر بۆ کەسایەتی تر بۆ شتی تریژار لەم جۆرە بیرۆکانت هەبۆ قسەت لەسەر کردو؟ ئەلبەتە من یەکێک لە خولیاکانم یەکێ لە بیرۆکەکانم ئەوەیە کە پێم وایە هەر میلەتێک ڕێز لە دایەنەرەکانی خۆی نەگرێ ئەو میلەتە ینی تا ڕادەیەکی زۆر تۆ خۆت ڕێز لە خۆت نەگری خەڵک لە دەرەوە چۆن ڕێز لێگرێ. لەبەرەوە هەمیشە پێم وایە ئێمە بێ ڕێز لە منەوەر و تێکۆشەر و دایەنەرەکانی خۆمان بگرین. ئەمەم لە پرۆژەی پۆستەری ناودارانی کووردا جێ کردوتەوە کە پۆستەرم بۆ زۆرێک لە ئەدیب و ڕۆشنبیر و کەسە ناودارەکانی کورد کردووە. هەمان بیرۆکەم بۆ مەسەلەی ئەم دیدارانەش هەبوو. بۆ نمونە من پێشتر دیداری هەفتەی ڕووناکبیری نیشتیمانیم لەگەڵ ڕێکخراوی کوردستان دیالۆگا بەڕێوە بردووە و دیداری دڵشاد مەریوانیم بەڕێوە بردووە. ئەنی ئەم جۆرە دیدارانە هەر کاتێک کە بیرۆکەیەکمەیە کە کۆڕێک سیمینارێک دیدارێک سازەکەین هەوڵە دەم یەکسەر بیر لەوە بکەمەوە لە ناو دنیای ئەدەبیاتی ئێمەیە کام لە ئەدیبەکانی ئێمە لەم بوارەیە ئیشیان زۆر کردووە، زۆر ماندوو بوون، جێدەستیان دیار بووە. ئەلبەتە لە بواری ڕەخنەیە شێخ نووری شێخ ساڵح یەکێکە لە بناغەدانەرەکانی ڕەخنەی ئەدەبی کوردی کە لە ساڵی 1926 بۆ 1927 لە ڕۆژنامەی ژیان بە 25 ئەڵقا بابەتێکی دوور و درێژی ڕەخنەی بە ناوی ئەدەبیاتی کوردی ئەنووسێ و لەوێ بناغەکانی ڕەخنەی ئەدەبی ئەمەدا ئاڕێژێ. لەبەر ئەوە ئەمە جگە لەو تایبەتمەندی کە شێخ نووری هەیە بۆ لە نوێکردنەوەی شیعری کوردیە ڕۆڵێکی ئێجگار گەورەی هەبووە کە کرێ بڵێن لە پێش عەبدوڵڵا گۆرانیشەوە بووە، چونکە مامۆستا گۆران بە خۆی
دان بەوەیانێک کە شێخ نووری شێخ ساڵح سەرۆک و پێشڕە و زعیمی انقلابی شعری کوردی بۆ لەبەرەوە هەموو ئەم تایبەتمەندیانی شێخ نووری وای لێکردم کە بیرم لە دیداری ڕخنەی کردەوە یەکسەر بیلەوە بکەمەوە شێخ نووری شێخ ساڵح بێنینەوە پێشەوە جارێکە هەم بەنەوەی نوێی بناسیێنینەوە هەم ڕێزێکی لەو هەموو تێکۆشان و داهێنانی ئەو بگرین کە لە بواری ڕخنەیە دەبیاهی بۆ زۆر باشە لە دوای ئەو دیدارە و قسەکردنێکی زۆر و مشتومڕ و کۆبوونەوەی هاوڕێیانە و ڕخنەگرانە لی بەنیازی لەسەر چ دیدارێکی تر لەسەر چ کەسایەتیەکی ناوداری تر ئیش بکەیت وڵی ئێستا بیرۆکەیەکمەیە کە ئەگەر بکرێ ینی جگەلەوەی کە ئێستا دووسێ ئیشمانەیە ئالانمان کردووە کە هەر لەگەڵ دامەزراوی کەریمی عەلەکەیە بۆ نمونە ڕۆژی 25 مان کاتە شەممەی داهاتوو ئێمە دیداری زمانمان هەیە و لەوێ گفتوگۆ دەربارەی گرنگی زمان و ڕۆڵی زمان لە بەرەو پێشچوونی هەموو نەتەوەیەک و هۆکاری زیندوێتی لەسەرەوە ئیشەکەین بە دوای ئەوە لە بەرواری دەی سێ دیداری مامۆستا عەبدوڵڕەقیب یوسف مەیە بۆ شوێنەوار کە ئەو کارێکی هاوبەشی دامەزراوەی کەریمی عەلەکەی لەگەڵ بەشی شوێنەواری زانکۆی سلێمانیە بابەت دیدارێکی ئێجگار گرنگ و زانستی و ئەکادمیە دەربارەی گرنگی شوێنەوار و هۆکاری چۆن شوێنەوارەکانی خۆمان بپارێزین چۆن بیانکەین بەسەر چاوی گەشتیاری و ئەم شوێنەوارانە چۆن وا لێ بکەین کە نەفەوتێن لە فەوتان ڕزگاریانکەی هەموو ئەم بابەتانە ئێمە لە دیداری شوێنەوە لەگەڵ زانکۆی سلێمانی تاوتویەکەین جگەلەوە ئەوەی کە تا ئێستا ڕام نەگەیان و یەکەم جارە لە بەرنامەکەی تۆ ڕایەگەێنم ئەوەیە کە بیرۆکێکمێ لە مانگی 4 بۆ 5 دیداری وەرجێڕان ساز بم چونکە تۆ زانی کە ئێمە لە هەرێمی کوردستان ئێستا بزوتنەوەیکی گەورەی ڕۆشنبیری وەرجێڕانمان هەیە و بەردەوام کتێب لە هەموو زمانە زیندۆکانی دنیاوە وەرەگەڕێتە سەر زمانی کوردی لەبەرەوە من بیرۆکەی ئەوم هەیە کە لە دیدارێکا گفتوگۆ دەربارەی ئەم وەرجێڕانانە بکەین ئایا تا چەند گرنگە بابەتی وەرجێڕان بەو لێشاوە زۆرە بۆ ناو کتێبخانەی کوردی وەرجێڕین باشی و خراپی ئەم وەرجێڕانانە لەکوێیە ئایا وەرجێڕان لە دەستی دوو سێیانی لە زمانی دووەم و سێمەوە بکرێ بە کوردی تا چەند باشە خراپە یان ئێمە ئێستا بەشێکی زۆری وەرجێڕانانی کە هەمانە لە زمانی بیانیەوەی بۆ کوردی بەڵامەوەی کە نیمانە لە کوردیەوە بۆ بیانی بەڵێ ئەماش تەوەرەیەکە بێت لەو تەوەرانی کە بەنیازم لەو دیداریا بیوروژێنم و لە ئێستاشەوە بەنیازم دیدارەکە بکەم بە ناوی مامۆستا شکور مستەفاوەکە یەکێکە لەو پیاوانەی کە وەرجێڕێکی زۆر زۆر بەتوانە و زۆر زمان پارا و ینی ئەگە بتەوە کوردی فێربی بەڕاستی بێ بچی بەرەمەکانیەوە بخوێنیتەوە بیرۆکەکە جارێ هەر بیرۆکەیە ئێشتاییشم دەست پێ نەکردووە لەسەری بەڵامەوە ئەگەر تەمەەن بێڵێ و ئەگەر دەرفەت هەبێ مەنیازم ئینشەڵا لە مانگی 4 یا 5 ئەو دیدارش بەڕێوەبەرین چکە بەڕاستی مەسەلەی وەرجێڕان پرسێکی زۆر زۆر گرنگە پرسێکی زۆر زۆر جددیە ینی تۆ پردێکە لە نێوان ئەدەبیاتی خۆمان و یا بڵێن نووسینی خۆمان و نووسینی جیهانیە لەبەرەوە زۆر بەلامەوە گرنگەکە و بابەتەش بوروژ زۆر باشە بابەتێکی تر هەیە کە من حەزەکەم قسەی لەسەر بکەم کە ئەویش ئەزانین کە لە هەموو کۆمەڵگایەکە چینێکی گرنگ کە خوێندکاران و ئەو گەنجانن کە تازە پێگەن کاک شاخانلانەیە بیرۆکەیەکی باش بێت بەنمونە هەندێک لە سیمینارەکان لە قوتابخانە و خوێندنگە و ئامادەیەکان بەگشتی ڕێکڕێ بۆ ناساندنی ئەو کەسایەتیە زیندوانی کە هەمیشە زیندون لەوانێ من بیان ناسم تۆ چەند کەسێکی تر بیان ناسێ بەڵام چینێک هەبێ نەیناسێ نەزانێ شێخ نووری شێخ ساڵح کێیە چکارە بووە چی کردووە ئەم ناساندنە چۆن لە جیلە گەنجەکانمانە دروستکەین وایە لێ بکەین کە بگەڕێ بە دوایە واز لە مۆبایلەکە بێنێ واز لە هەموو ئەو ڕۆشن و هاتنانە بێنێت بە دوای دیدارەکان هابگەڕێ بچێ بە شعرەکانی بچێتەوە بزانێت چی کردووە ئەم پیاوە مێژوەکەی چی بووە بۆ شتێکی لەو بابەتە کراوە ئەگەر کراوە چۆنە بۆ چی زیاتر پەرەی پێدانترێت وڵای خۆی هەر بابەتێک پەیوەندی بە ناو ناوەندەکانی خوێندنەوە بێ بگەڕێنەوە بۆ سەر پرۆگرامی خوێندن و وەزارەتی پەروەردە خۆی لە ناو بابەتی زمانی کوردیە هەندێک لەو شاعیر و نووسەرانە ناسێنراون بەڵام تا چەند مامۆستای زمانەکە گرنگی پێدات و هانیت قوتابیەکانەیە کە نەشرە دەربارەی ئەم
کەساتی ئامادە بکەن و بگەڕن بە دوای سەرچاوەیە ئەویان بابەتێکی ترەکەوتۆتە سەر مامۆستاکە هەندێک مامۆستا هەیە کە زیاتر خۆی هیلاکەکە هانی خوێنکارەکان یا کە بڕۆن نەشرە بکەن سەرچاوە بێنن بابەت بوروژێنن ئەوە گرنگی پێدا هەندێک مامۆسای تر هەر بەو مادەی کە لە ناو کتێبەکەی دیاریکراوە ئەو کۆپلە شیعرە ئەو ژیانە کورتە ڕازیە بەسەریا تێپەڕێوەگە مشتێکی تر و ئەڕوا لە ڕاستیە کارکردن لە ناو ناوەندەکانی خوێندنە کارێکی قورساروە ئاسان نییە چکە پێویستی بە مۆڵەتی وەزارەتی پەروەردەیە وەرگرتنی هینە لەگەڵ ئەوانە بەڵام ئەوەی کە مێنێتەوە ئەوەیە کە مامۆستاکان دەتوان ڕۆڵی گەوریانە بێ مامۆستاکانی وانەی کوردی ڕۆڵی گەوریانە بێ من بۆ ئەوەی کە بە جۆرێکی کە بچمەوە ناو ناوەندەکانی خوێندن ئیش لە سەرەمەیا بکەم لە پۆستەری پرۆژەی پۆستەری ناودارانی کووردا ئەومان کردووە کە وێنین یەکێ لەو کەسایەتیانەمانداناوە ساڵی چەند لەدایک بۆ چەند مردووە کۆپلێ لە شیعرەکەی یا کۆپلێ لەو ئیشێک کە خەریک بۆ جانوسین بۆ وتار بۆ لێکۆڵینەوە بەشێکی کورتیمانداناوە و وێنەکەی وایی ئەم پۆستەرانان نێرینەوە بۆ ناو ناوەندەکانی خوێندن لەوێ هەڵەواسترێ و لە ڕێگەیەوە ینی پرسیار لە دروستە بێ لای ئەم قوتابیەکە ئەمە چێە بۆچی وێنی لێرە هەڵواستراوە ئیشی چی بووە شاعیرە ینی ئەوەش جۆرێکی ترە لە ئەو هەوڵانەی کە ئێمە مەڕاستیاومانەوە بۆ ناساندنی ئەو منەوەرون و سەر و شاعیرانی کورد بە نەوەی نوێ بەڵامی تر ئەمەش هەندێک جار لە ناو ناوەندەکانی خوێندنە بەڕاستی فەرامۆشەکرێ هەندێک جاریش گرنگی پێدرێ سا بۆ نمونەیەمە لە قوتابخانەی خۆمان ئەو پۆستەرانەمان هەڵواسی و قوتابیەکانێنین بۆیان باسەکەین بەڵام لە هەندێک شوێنی تر ئەگەر چی هەڵیش واسراوە بەڵام زۆر بەڕێوبەرایەتی قوتابخانەکە بڵێن ئیتیمامی پێ نایە ئەوەی کە قوتابیەکان بێنێ بۆیان باسکە پرسیاریان لا دروستکە ئەمە چێ ئیشی چی بۆ چی نەبووە لەبەرەوە سەیرەکەی هەر تەیە بەڕێ کاتە خۆی لەخوای بابەتێکی گرنگە ئەکید بابەتێکی زۆر گرنگە هەر میلەتێ شارەزایی لە ڕابردووی خۆیان نەبێترەوە بیلەتە خۆ چییە ینی تۆ پێگاتووی لەوەی کە لە ڕابردووە ڕوویاوە تۆ ئێستا لەسەری ئەژی تۆ توانی لە ئەو ئێستاە کار بۆ ئاین دەش بکەیت ئەگەر تۆ نەوەکانی تۆ باو با پیرانیان نەناسن ڕۆشنبیر و منەوەر و سەرکردەکانی خۆیان ناسن کەواتە تۆ میلەتێکی ینی ئەڵێ ناوی زل و دەیوێرانەبی بەڕاستی لەبەرەوە زۆر گرنگە بەڵێ زۆر گرنگە ئێماوانە بناسیم بزانی چیان کردووە بیان خوێنینەوە لە تەجروبەکانیان فێربین لە هەڵەکانیان فێربین هانی وا بکەین کە ئینسان چۆن پێشەکەوێت خۆی قسەیەگەیڵێ بە درێژایی مێژووی بە شەریەت دیست داهێنانێکی تازە نەکرا ئەوەی کە کراوە هەر سوود وەرگرتنە لە داهێنانی یەکەم بەڵام ئەوەی کە دێ ئیزافەیەکە خاتە سەر داهێنانی یەکەم لەبەرەوە ئێمە سوود لەوان وەرگرینەوە خوێنینەوە بۆی تەجروبەکانی ئەوان دووبارە نەکەینەوە سوود لە هەڵەوە ئەزمونونەکانی وەرگرین بۆی بتوانین داهاتوێکی باشتر بۆ خۆمان زۆر باشە کاک شاخەوان تۆ بۆ بەدەستهێنانی ئەم ئامانجی دیدارانە هیچ کەسێک هەیە کە ڕاوێژی بێک پێی وە من پێم خۆشە لەسەر هاوڕێیانی خوێنەریش کە دواتر بە چڕی قسەیان لەسەرەکەین ئایا وەکو ڕێی هاوڕێیانی خوێنەر وەرەگیرێ لەم دیدارانە بۆ سازکردنی لە ڕاستیە دوو ئیشی جیاوازن مەسلەی گروپی هاوڕێیانی خوێنەر ئەوە بابەتێکی جیاوازەوە گروپێکە و منهەج و استراتیژ و ئیشکردنی خۆی هەیە بۆ مەسلەیەم دیدارانە نەوەڵات زیاتر ئەوان هاوکارن ینی وەکو هاوکارن لەگەڵمە لە کاروباری ناو هۆڵەکە لە پێشوازی هاتنی میوان لە چونمان بۆ چاپخانەوە ناویش بە حکمی برادراتی و هاوکاریکردنی یەکتری ئەوان تەنها هاوکاری ئیشەکە نەگینا میشانە پەیوەندی بە دامەزراوی کەریمی عەلەکەوە هەیە و ئیشەکەی بەرهەمی ئەوانە کە گروپەکە جیاوازە لە دامەزراوی کەریمی عەلەکە پەیوەندیان نییە بەیەکەوە بەڵام وەکوتم بە حکمی برادراتی ئەوان هاوکارە بن لەگەڵمانە من بۆ میشانە ڕاستیەکەی هاوڕێکی زۆر ئەزیز و تایبەتمەیە کاکسۆی فارۆق کە ئەم خۆی مامۆستای زمانی کوردیە ئەم ڕۆژنامە نووسێکی بەتوانایە و هەم شاعیرێکی باشە لەگەڵ ئەو زیاتر ڕاوێژەکەم لەسەر ئەم دیدارانە و پرس و ڕاوێژی پێەکەم هەم لە بواری زمانە ئەو زۆر یارمەتی منەیە و بڵێن لە زمانی کوردی شارەزایە زۆر بەباشی و هەم لە مەسلەی دیدارەکانی شە زۆر کۆمەک مەکە زۆر هاوکاری مەکە ئەو زۆر ڕاوێژکاری منەوە جا لەویش زیاتر ڕاوێژکارەکانی زیاتر ڕاوێژەکانی من لەگەڵ دامەزراوی کەریمی عەلەکەی لەگەڵ ئەوان هەر بیرۆکەیەکە بێ سەرەتا تاوتویەکەین باسیەکەین چی بکەین چی نەکەین لەکوێ بیکەین چەند پارەی پێویستە ینی هەموو ئەوانە لەگەڵ ئەوانە زیاتر دامەزراوی پێشتر پرۆگرامی ترمان کردو بێکە و کەمترین کات جۆم لێ بۆ باسی دامەزراوی کەریمی عەلەکە بکەی ئایا تازە دامەزراوە یاخود پێشتر هەبوو ئێمە دامەزراوی کەریمی عەلەکە لە ساڵی 2010 دروست بووە و ئەلبەتە جگە لە دامەزراوی کەریمی عەلەکە چەند دامەزراوەیەک و ناوەندێکی کە هەیە کە هەر سەر بە یەک شوێنەکەویش
سەر بە زۆر بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵ ئەڵبەتە دکتۆر تاها ڕەسوڵ ئەگەر ئەم قسەیە زۆر گەورە و قەبەوهین نەبێ هەموو ڕۆشنبیری کوردی قەرزاری ئەوە چووکە ئەو جگە لە دامەزراوی کەریمی عەلەکە دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفانیشی هەیە کە تا ئێستا نزیک بە 800 ناونیشان کە کاتە هەزارەها کتێب چاپی کردووە و جیالەوە ئەو پرۆژەی پۆستەری ناودارانی کورد ئەو سپۆنسەری ئەکات و بەرهەمی ئەوانە و جیالەوە هەموو ئەو دیدارانی کە من کردومە هەر ئەوان سپۆنسەریان کردووە بە دیداری هەورامانەوە کە 2 ساڵە بەردەوام و بەنیازی زیاتر بەردەوامیشیکەین و دیداری دڵشاد مەریوانی و گۆڤاری ئەدەبی وانەر کە ئەوە 9 ژماری لێ دەرچۆ 2 ساڵە بەردەوامە هەر ئەوان سپۆنسەریەکەن ئەلبەتە جگە لە گۆڤاری وانەر ئەوان گۆڤاری زار و زمانیشیان هەیە و گۆڤاری وانیاریشانێکە گۆڤارێکی تایبەتە بە مناڵان جالەوە ئەوان هاوکاری زۆرێک لە ئەو چالاکیانی کە لە شار و شارۆچکەکان و بە تایبەت لە سلێمانیە کرێ هەم وەک دیدار هەم وەک کۆڕی و ناساندن و ئەوانە هەموو جالەوە هاوکاری زۆرێک لە نووسەرانەکە ینی بەگشتی ئەتوانم بڵێم پیاوێکە خەمخۆری وشەی کوردیە خەمخۆری فەرهەنگی کوردیە پیاوێکە دوور لە هەموو بەرژەوەندی و ناوبانگێک خزمەتێکی زۆر بە ڕۆشنبیری کوردیەکە لەبەرەوە من شانازیەکەم کە کاریان لەگەڵەکەم و من ماوەی 2 ساڵە کاریان لەگەڵەکەم و لە ماوەی 2 ساڵەیە توانیمانە پێکەوە کاری زۆر بکەین و کاری زۆر گرنگ بکەین و سوود لە یەکتری وەرگرن هەم ئەوان سوودیان لە تواناکانی من وەرگرتووە و هەم منیش پاڵپشتێکی گەورە بوون بۆ هەم چاپکردنی کتێبەکانم هەم سپۆنسەرکردنی دیدارەکانم و هەم پرۆژەی پۆستەری ناودارانی کورد و هەم گۆڤاری ئەدەبی وانەر و زۆر کار و چالاکی تریشمان پێ هەر بژیت کاک شاخەوانگیان دەست خۆش بێ هیچ کات ڕانەوەستایی من بەردەوامی سێرچم هەیە بۆ سوشیال میدیاکانی تۆ بە بەردەوامی سریانەکەم لەگەڵ هەموو ئەم چالاکی و ئەم هەموو دیدار و سیمینارانەیە خەڵکی ئاسایی چۆن تێڕوانینی هەیە بۆ کارەکانتان چۆن لاوانەیە کەسێکی ئاسایی پێی خۆش ببێت دابنیشێ هیچیشی لێ نەزانێ واتە سەرەکیەکەی خۆی پێشوازی خەڵکی ئاسایی و خەڵکە سادەکە چۆنە بەرامبەر بە کارەکانی ئێوە لە ڕاستی ئێمە کار بۆ خەڵکەکەین ئەگەر خەڵک نەبێ ئێمە ینی ئیش بۆ کێ بکەین لەبەر ئەوە زۆر پەیوەندیمان باشە و یەکێ لەو هەنگاوە گرنگانی کە ئێمە دەستمان پێ کردو لەم بوارەیە مەسەلەی بە کولتورکردنی خوێنەوەیە کە وا بکەین خەڵک بخوێنێتەوە ئاشنای کتێب بێ لەگەڵەوەی کە زۆر تۆڕی کۆمەڵایەتی بەکارێن یەکەمێکیش بگەڕێتەوە بۆ دنیای کتێب و ئەوانە چکە ناکرێ ئێمە لە سەردەمێک ئاژین پێمان وابێتتر نابێت تۆڕی کۆمەڵایەتی بەکاربێنی نابێت ئینتەرنێت دەبێ نابێ ئەوە دەبێت نەخێر بەشێکی گەورەی ئێمە ئیشەکانمان بە لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی و بە مەسەلەی ئینتەرنێت وانێ بەڵام چی بکەین کە تەوازنەکە ڕاگرین لە ڕاستیە و بکەین کە هەم ئاوڕێک لە مەسەلەی کتێب و خوێنەوە ئەوانە بینەوە و چکە لە ڕاستیە ئەوە پێداویستێکی سەرەکی ئینسانە مۆنتیسکۆڵە چۆن تۆ پێویستت بەوەیە کە لەشێکی بتەوە دەبێ و خاوەنی ماسوولکەیەکی بتەوبی ئاواش مێشک پێویستی بەوەیە کە تۆ بەردەوام خوێنیتەوە بۆی خاوەنی مێشکێکی کراوە و فراوان و بەهێز و ئەوە بیت لەبەرەوە مەسەلەی خوێنەوەش زۆر گرنگە ئێمە لەسەر 2 ئاست ئەتوان مۆڵام بمەوە گەر وەک گروپی هاوڕێیانی خوێنەر بێمە هەمیشە دەرگامان کراوەیە بۆ هەر خوێنەرێکە بێوێ بێت دانیشێتە ناوەکو میوان ئەگەر پرسیاریش نەکا ئەگەر مشارەکەش نەکا لە هاوڕێیانی خوێنەر بەڵام وەکو دیدارەکانیش هەمیشە دیدارەکان کراوەن ئەوە نیە تایبەت بێ بۆ نوخبەیەکی دیاری کراوە من نووسین هەمیشە هاتن بۆ هەمووانە جا هەر کەسێک ئارەزووی لێ بێ بتوانێ حەزی لێ بێ گوێ بگرێ بتوانێ بەشدار بێ لەگەڵماناوە ئێمە دەرگامان کراوەیە بە خوشحاڵیەوە چاوەڕێ میوانەکانی ئێمەیش بۆ میوانە ناکەین باش ڕێی جیاواز هەیە لە کەسە ئاساییەکانە کە سەردانی دیدارەکانەکەن ئەکید هەموو کەس جۆرێک چۆن پەنجەمۆری ئینسان لە یەک ناچێت ئەوش بیرکردنەوە هیچ کامێکمان لەوی ترمان ناچێت لەبەرەوە بۆ چوونەکان هەمیشە جیاوازن جا هەندێک لەوانە لە کاتی دیدارەکانە لە کاتی گفتوگۆکانە هەڵەسن بۆ چوونی خۆیان ئەڵێن هەندێکیان دواتر بە تەلەفۆنمان بۆکەن و پێمەڵێن هەندێکیان لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتیەوە بە مەسج و ئەوانە پەیامی خۆیان نەگەیەنن هەندێکیان بە کۆمنت کە چالاکیەکان بڵاوەکەینەوەی تر بۆ چوونی جیاوازەیەوە ئێمە بەو هەموو بۆ چوونە جیاوازەوە توانین کارێک لە کارێکی تر باشتر بکەین کارێکمان جیاواز بێ لە کارێکی کە هەرگیز لەوە نەترساوین کە ڕخنەمان لێ بگیرێ یا سەرنج و تێبینیمان بۆ
بنێرێ هەمیشە من خۆم لە هەموو تارەکانمان لە دیدارەکان ئاڵێم ڕەزیلی مەکەن لەوەی ڕەخنەمان لێ بگرن چونکە ڕەخنەکانیەوە دەتوانێت پێشمان بخایانی ڕێنمایی کەرمان بێ بۆی کارێکی تر بکەین بەڵامی تۆ خۆش دەزانی ڕەخنە جۆری زۆرە مەسەلەن هەندێ ڕەخنە هەیە هەموو شتێ زەڕبی سفرەکاتەوە هەموو شتێ بە ڕەشە بینێ پێی وایە ئەویشە نەزەڕورە نەگرنگە نەجێی بایەخی هەیە ئەوانە ئەوەش بۆ خۆشتی تری لە پشتەوەیە بەڵام هەندێ ڕەخنەژێ هەستەکەی دڵسۆزانەیەوە پێی وایە کە هەندێکە موکورتی هەیە چاکرێ بۆەوەی کە ئەمیشانە باشتر بڕۆنە پێشەوە و جێگەی بگرن زۆر باشە کاک شاخان سنووری دیدار و سیمینارەکانی ئێوە تەنها شاری سلێمانێگرێتەوە یاخود دەوروبەر سەردانی هەندێک لە بەنمونە شاری هەولێر دهۆ کەرکووک زاخۆ ئەم شوێنانە ناگرێتەوە تەنها لە ناو شاری سلێمانیە کار و پرۆژەتان هەیە لە ڕاستیە من ئەو 2 ساڵێک کە لەگەڵ دامەزراوی کەریمی عەلەکە کارەکەم توانیمانە لە هەولێر کار بکەین و لە هەڵەبجەی شەهید کار بکەین و جیا لەوەی کە کارەکانی من بڵێن دامەزراوی کەریمی عەلەکە خۆی لە زۆر شوێنی ترکاری کردووە لەگەڵ خەڵکانی جیاوازە لە قەزاکان لە ناحەکان لەوانە کاری زۆر بووە بەڵام کارەکانی من ڕاستێکی تا ئێستا لە هەولێر و لە هەڵەبجە بووە و لە ڕێگەی ئەو کارانەوە توانیمانە تا ڕادەیەکی زۆر سەرنجی خەڵکی ئەو مەنتیقانە بە خۆمان ڕاکێشین بەڵام ئیتر جۆرێکی تر وامان کردو و کارانیش لە سلێمانی بوون تەنها بەشداریەکان ئەوانەی کە بەشدارن لە پانێڵەکانە لە دیدارەکانە تەنها خەڵکی سلێمانی نەبن مەسەلەن لە ناو پانێڵەکانە ئێمە ئەگەر باسی دیداری شێخ نووری شێخ ساڵح بۆ ڕەخنەیە دەبی بکەین بۆ نمونە توێژەرمان هەبوو لە سۆرانەوە لەگەڵمان بەشدار بووە توێژەرمانە بۆ لە هەولێرەوە لەگەڵمان بەشدار بووەمان بۆ لە گەرمیانەوە لەگەڵمان بەشدار بووە یعنی ئێمە ڕاستە زۆرێک چالاکیەکانمان لە سلێمانیەکەین بەڵام لە ڕێگەی بەشداری پێکردنی پانێڵستەکان یا توێژەرەکانەوە واکەین کە توێژەر یە موشارەکانی کەیتیابێ ینی ئێستا ئەم دیداری زمانە تەنانەت لە باکووری کوردستانەوە خەڵکمان لەگەڵایە لە ڕۆژاوای کوردستانەوە توێژەرمان لەگەڵایە بۆ نمونە لە دیداری ئەدەبی هەورامانە جگەلەوەی کە توێژەرمان هەبووە لە زۆرێک لە شارەکانی هەرێمی کوردستان 5-6 توێژەرمان لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە هەبووە لە سنەوە لە پاوەوە لە مەریوانەوە ینی ئەوانەش جۆرێکی تری بەشداری پێکردنە بەڵام بۆ خۆش دەزانی ینی گواستنەوەی چالاکی بۆ قەزا و ناحەکان بێ دەردیسەری نییە ینی گرفتی خۆی هەیە ئەم لە نەبوونی هۆڵی گونجاو لەو شوێنانە هەم لە کۆکردنەوەی خەڵک ئەوانە بەڵام پلان هەیە کە لە داهاتووە هەندێک لەو دیدار و چالاکیانەش بەرینە شوێنەکانی تر ئیشەڵڵا کاک شاخان لەگەڵەوەی کە کۆنتاکتان هەیە وت لەگەڵ ڕۆژهەڵات لەگەڵ باکوور نووسینەکانی ئەوان چۆنە چ میلەتێ چ جێگەیەک تۆزێک کوردیانەیە یعنی لەگەڵ کللتوری ئێمەیە ئاگونجە وکە ئەوی کە تۆ چێبینیت کرد بێ سەرنجدا بێ کێ زۆر لێمانەوە نزیکە لە ڕاستیە ئێمە وەکو پارچەکانی تری کوردستان ئەگەر مەبەستەوە بێ هەمومان هەر یەک میلەتین بەڵام بە زاراوەی جیاواز قساکەین ینی چۆن ئێستا لە ناو هەرێمی کوردستانی خۆمانە ئێمە زمانی مەسەلەن لەهجەی هەولێریمانەیە لەهجەی گەرمیانیمانەیە لەهجەی شارە زوریمانەیە سلێمانیمانەیە بۆ پارچەکانی تری کوردستانی شەمە ڕاستە بەڵام ئەو کۆنتاکتە بەهێزەی کە هەیە لە ڕاستیان لە نێوانمانە ینی باشووری کوردستان لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستانە ڕۆژ ئاوای کوردستان لەگەڵ باکووری کوردستان پەیوەندیەکەیان بەهێزە ئەگەر چی ئێستا لە ڕێگەی وەرجێڕانەوە خەریکە ئەو زۆر دووریە نامێنێ خەریکە وای لەیەکە وردە بابەتەکانی ئێمە کرێ بە کرمانجی بابەتەکانی ئەوان لە کرمانجی وەکرێ بە سۆرانی پردەکە خەریکە نزیکترە بێتەوە خەریکە تێکەڵاوبوونەکە نزیکترە بێتەوە لە ڕێگەی ئەم دیدارانەشەوە لە ڕاستیە چەند دیدار لە باکووری کوردستان کراوە نووسەرەکانی ئێمە بانگێش کراون بۆ ئێوە ئێستا ئێمە تا لە سلێمانی دیدارەکەین نووسەرەکانی ئەوان بانکەین توێژەرەکانی ئەوان بانکەین خەریکە وردە ئەم دیوارە نامێنێ و ئەم دووریە نزیکە بێتەوە ئەویش خۆتەزانی ئێمە بە درێژای مێژوو داگیرکرا بووینەوە داگیرکەرەکانمان نەیانویستووە کە ئەو پەیوەندی و ئاشنایەتی و دۆستایەتی و تێکەڵاوبوونە هەبێ و بەداخێکی زۆریشەوە لە دوای 30 ساڵ حکومڕانی خۆمان دیسان و دەسەڵاتی کوردی هەوڵی بۆ ئەمە نەداوە ئەوەی کە ئێستا ئاکرێ لەسەر ئاستی تاکەکرێ لەسەر ئاستی خەمخۆری خەڵکی نوخباکرێ حکوومەت زۆر خەمسار دەلەوە بەلایەوە زۆر گرنگ نییەوەوانە بەڵام ئیتر ئەوە دۆخێک هاتۆتە پێشەوە کە هەموو دنیا بۆ بە گوندێکی بچوک نەکرد پارچەکانی کوردستان ینی تۆ لێرەوە ئاگاد لێ لە ئوسترالیا چییە گوزەرێ کە دوورترین شوێنە لە ئێمەوە چۆن ئاگاد لێ نییە لە ڕۆژاوی کوردستان چیە گوزەرێ یا لە باکوور لەبەرەوە پەیوەندیەکە وردە دروستە بێ سەرەتاکەی سەری هەڵداوە تەمەناکەینی تر ویشێ و نوخ بە گەنجەیە کە
دروست بوون و کارەکەنەوەوانە نەیەڵن ئەو دووریە دروست بێت چکە ئێمە دیعاواکەین کە نەتەوە دروستکەین کە وڵات دروستکەین کە سربەخۆ بین کە زمانی ئەگرت و دروستکەین ئەبێ بەڕاستی تمۆحیەوەشمانە بێکە و پەیوەندی لەگەڵ ئەو پارچانی تری کوردستانە دروست زۆر باشە وردە لە کۆچایی پرۆگرام نزیکە بینەوە کاک شاخەوان بەڵام هەندێک پێم خۆشە لەسەر هاوڕێیانی خوێنەر تۆزێک بمێنینەوە قسەی زیاتری لەسەر بکەین لە ئێستا سەرقاڵی چین ئایا دانیشتەکانتان بەردەوامە چی ئەکەن حەزەکەم لەسەر هاوڕێیانی خوێنەر قسە بکەین لە ڕاستیە هاوڕانی خوێنەر بەڵێ هەر بەردەوام ئەوە پێوترێ پرۆژەی تەمان ئێمە بەنیازین هەر بەردەوام بین پرۆژەکە نەوەستێ دانیشتەکانمان ڕۆژانی پێنجشەمە بە گەرم و گوڕیەوە هەر بەردەوامە نووسەرەکان هەر بانگێشتەکەین کتێب هەڵەبژێرین گفتوگۆەکەین پلانەکانیشمان وڵایی جگەلەوەی کە دانیشتەکانی هەفتانە هەیە ئێستا خەریکە وردە بەرهەمی ئەو گروپە ئەچنینەوە لەوەی کە زۆر ئەنداماتۆتە ناو گروپەکە کە هەر خوێنەری ئاسایی بووە بەڵام ئێستا نووسەرە ینی ئێستا شعرە نووسێ چیرۆکە نووسێ وردە بابەتی ڕخنەیە نووسێ لەبەرەوە لە ئێستاە دوان تاسیان لە هاوڕێیانمان کتێبی تازیان نووسیوە کتێبیان چاپ کردووە بەنیازین بەم زوانە بۆ دوان تاسیان لەو هاوڕێیانە ئێمە مەراسیمی ناساندن و واژۆکردنی کتێبەکانیان بکەین و بە خەڵک بڵین بەرهەمی ئەو گروپە ئەم بەڕێزانن کە لە خوێنەوەی ئاساییەوە هاتنە ناو گروپەکە و دەستیان پێکرد ئێستا بۆ خۆیانوان نووسن و کتێب بڵاوەکەن زۆر باشە ڕۆژی شەمە کە تازەترین کارتان دیداری زمان شتێک لەو بابەتە هەڵا بە هەڵاتیانە پەڕێ پێمان خۆشە باز لەو بیرۆکەی بکەین کەەوە تازەترینە چییە ئەو بابەتە کاک شاخەوان خۆی ئێوەزانن ڕۆژی 21 مانگ ڕۆژی جیهانی زمانەکە لە ساڵی 99 ڕێکخراوی یونسکۆ ڕاپرسێکی لە جیانە کرد 6700 زمانی لە دنیاە تۆمار کردووە کە لەو 6700 زمانە 100 زمانیان زمانی زیندون واتە زۆرترین خەڵک لەسەر زەویە قسەیان پێەکە زمانی کوردی لەنا ئەو 100 زمانەیە 59 هەمینە بە پێ ڕیزبەندیەکە کە ئەوە هەواڵێکی دڵخۆشکەرە کە نزیک لە 50 ملیۆن سەر و 50 ملیۆن خەڵک قسەی پێەکە لە دنیا لەبەرەوە ئێمە وەکو دامەزراوی کەریمی عەلەکە زۆر بەلامانەوە گرنگە کە پرسی زمان هەمیشە بوروژێنین هەمیشە قسەی لەسەر بکرێوانە بۆیە کارەکەی هی هاوڕێ عەزیزم کاک فەریدون سامانە کە سەرنووسەری گۆڤاری زار و زمانەوە گۆڤارەکەش دامزراوی کەریمی عەلەکە دەریەکا بەرهەمی ئەوانەوە خودی بەڕێز دکتۆر تاڕەسوو سپۆنسەریەکە لەبەرەوە زۆر بەلامانەوە گرنگ بوو لە بۆنەیە لە میادەیە ئێمەش ساڵی ڕابردووش ئەڵبەتە دیدارێکی لەو جۆرەمان هەبوو بە ناوی کۆنفرانسی نێودەوڵەتی زمانی کوردی وەم ساڵیش پێمان باش بوو کە چالاکێکی وامان هەبێ ئەلبەتە چالاکێکە پێگاتووە لە 3 پانێڵ 9 توێژەرتەیە بەشدارن سیان لەو توێژەرانە لە ڕۆژئاوا و باکوور و ڕۆژهەڵاتی کوردستانەوە لەگەڵمانە بەشدارن واتە دیدارەکە جۆرێک لە کوردستانێکی گەورەی بچووکە لە دیدارەکە و هەمومان لەوێ بەشدارە بین چالاکیەکان وا بەڕێوە چێسەر لە بەیانیان دێوتار هەیە پانێڵێگەیە پشوویەگەی بۆ نان خواردن لە دوای ئەوە لە دوای نیوەڕۆ 2 پانێڵی تر هەیە و چینە ناو بەرنامەکانەوە تایە کۆمەڵی توێژینەوەی زۆر گرنگ دەربارەی زمان و گرنگی زمان و ڕۆڵی زمان لە پێشخستنی نەتەوە و دروستکردنی نەتەوەی پێشکەشەکرێت تەنها ڕۆژی شەممەیە تەنها ڕۆژی شەمەیە کاژمێر دەی بەیانی دەست پێەکە بۆ چواری ئێوارەیت لێرەشەوە هەر بینەر و بیسەرێکی بەڕێزگوێی لە ئێمە پێمان خۆشە بەشدار بێت لە هۆڵی چالاکیەکانی ئوتێلداوە بەڕێواچ هاتنیش بۆ هەمووانە بێکم ئیشەڵا سەردانەکەی زۆر سپاس کاک شاخەوان زۆر ماندوومان کردی سپاس بۆتەوە ئیشەڵا هەر سەرکەوتنی زیاتر خەرمان بەرەکەت چاوشتیشم پیس نییە بەڵام چ جارگیوانێ پڕ ئێنەرژی تر و پڕ تااقەترێتەوە لامان هەر بمێن ئیشەڵا و بەردەوام سێرچیشم هەیە بۆ کارەکانت زۆر سپاس دەکەم دووبارە بەخێر بێ سەرچاو سپاس بۆتە بژیگیان.